مسلمان دجيان يلا تلقى هذا مسلمانة ثقح بجي مسلمانة يلا ها دانشيا دري اسكدبه خوش كوداش هم مسلمانة بجي رازي بەڵێ ئەمەیکە بینن ئافرەتێکی نەسرانەیە لە ئەنکاوی هەولێر دانیشێ دیارە لە لایڤێکی تیکتۆکە وەڵاوا لە من ڤیدۆیە بەم شێوازە جنێوەدا بە موسڵمانان کە وشەکان ئەوە قێزە و ناشرین لە ڕوون نایە بەڕاستی بیڵێمەوە ئەمە ئەگەر موسڵمانێک بواە جنێوێکی بدایە بە یەزیدیەک یا بە نەسرانیەک خێرا ئاسایشی پارتی هەڵیان ئەکتایە سەری و جلی بەرتەقاڵیان کردە بەری و ئەیان هێنایە سەر شاشە و ئەیان و تیرۆریستێکمان دەستگیر کردووە کە دەستدرێژی کردوتە سەر کەمە نەتەواتەکان یا کەمە ئاینەکانی تر بەڵام بۆ ئافرەتێکی نەسرانی لە هەولێرێکە کە بەحساب زۆرینە موسڵمانە ئەوا بە ئاشکرا جنێوەدا بە موسڵمانان هەر هەمویان بەبێ جاکردنەوەی کەسێک هەر هەمویان بە وشە قێزەونانە ناوەهێنێ و لە لایڤیشە پەخشیەکە و خەڵکیش گوێی لێگرێ هیچ هەڵوەستێکیان نییە باشە سەری ئەو جیاوازیە بکەن لە ناو زێدی خۆمانە لە ناو وڵاتی خۆمانە لە ناو دینی خۆمانە سوکایەتی بە دینەکەمانەکرێ لە ژێر سایەی دەسەڵاتی پارتیە بەڵام ئاسایشی پارتی نەکەر هەڵوێستینە بگرە ئەیشی پارێزێ بەڵام ئەگەر موسڵمانێک قسەیەک بڵێ بە نەسرانیەک یا بە یەزیدیەک خێرا ئەیگرن و ئەڵێن ئەمە ئیرهابیە و ئەمە تیرۆریستە بەس بۆ ئەوەی ئەمریکا و فڵان و فیسار لێیان ڕازی بن ئەمە وەلی خەمرەکە ئەمە لەژێر دەسەڵاتی وەلی خەمرەکە تۆ چاوەڕێی چی لەژێر دەسەڵاتی وەلی خەمرا بێت چاوەڕێ ئەم ئافرەتە بێڕەوشت و ئەو ئافرەتە داوێن پیسانەی کوندی لبنانی و یان نەشەوانەکان و قومارخانەکان و ئەوانە بی چاوەڕێی چی ئەەکەی لەژێر دەسەڵاتی پارتیە ئەرە وڵا کاکە ئەمە بینی ئەمە تازەشە ئەمە کۆن نییە بڵێ ینی بەس داینن ئەوە ئەگەر ئافرەتێکی مسلمان بواە بەلەچکەوە جنێوی بە نەسرانی بدایە یا ئەو جنێوە پیسانی بە یەزیدی بدایە بزانە ئاسایشی پارتی چی هەڵوێستێکیە بەڵام چونکە ئەمە لێژێرەوە لەگەڵ جەماعەتی پارتیە هەر یەک بیر و باوەڕ و یەک دینیان هەیە هەردووکیان مشریکن ئەوە ئازادە و حڕە و بەرحەڵ ئەمەکە بینن زیاتر ڕۆژی دەسەڵاتی پارتیتان بۆ دەرەخا لە هەولێرە سەلام عەلەیکوم